بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاوی ئەمەتان لەبێت ئەم کاتە هەموو کاتێکتان باش بێت هیوای لەش ساخی و تەندروستیەکی باش بۆ گشتلایەکتان دەخوازیین بارمەتی هاوکارانم بەرنمێکی نوێتان پێشکەش دەکەین لە بەرنامی چاوی گەلی کوردستانی ئەم جارەماندا باس لە دۆخی ڕۆژنامەنووسان دەکەین لە هەرێمی کوردستاندا بزانین ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا چۆنە لە چه قۆناغێکدا و لە چه ئاستێکدا بەپێی ئەو راپۆرتانەی کە ڕێکخراوە ناوخۆیەکان ئەنجامیان داوە لەسەر دۆخی ڕۆژنامەنووسان ئاماژەیان بەوە داوە کە لە هەرێمی کوردستاندا دۆخی ڕۆژنامەنووسان باش نییە لەگەڵ ئەوەی کە چەند ڕۆژنامەنووسێک لە ماوەی ڕابردوودا تیرۆرکراون لەگەڵ ئەوەشدا ئێستاش جار بەجار ڕۆژنامەنووسان ئازار دەدرێن ئەشکەنجە دەدرێن هەڕەشەیان لێ دەکرێت واتە بە شێوەیەکی گشتی پێشلکارێکی زۆر بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت بە هەمان شێوە ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش هەمان بۆچوونیان هەیە دەڵێن بارودۆخی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا لە پاشەکشەدا ئەمە جگەلەوەی کە پسپۆڕان و شارەزایانی بواری ڕاگەیاندن و باری ڕۆژنامەنووسی ئاماژە بەوە دەدەن هەندێکیان دەڵێن کە بارودۆخی ڕۆژنامەنووسی لە ماوەی ڕابردوودا باشتر بۆ بە بەراورد بە ئێستا بەڵام هەندێکیان دەڵێن نەخێر لە ڕابردووشدا باش نەبووە خراپ بووە بەڵکو ئێستا خراپتر بووە جا ئێمام ڕۆمانەی لەسەر بارودۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا قسە بکەین لەگەڵ ئەوەشدا کە ئایا ئەم هەموو پێشێلکاریە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت کەواتە ئێمە بۆچی سندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە سندیکای ڕۆژنامەنووسان ئەرکیان چییە ڕۆڵیان چییە چ ڕۆڵێکیان هەیە لە پاراستنی مافی ڕۆژنامەنووساندا لە کاتێکدا کاتێکە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت سندیکای ڕۆژنامەنووسان تا چەند دەتوانێت مافی ڕۆژنامەنووسان وەربگرێتەوە ئەمە بابەتی سەرەکیەم ڕۆمانە گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ سمکۆ عەبدولکەریم کابەڕێزیان سکرتێری لقی هەولێری سندیکای ڕۆژنامەنووسانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاک سمکۆ سڵاوت لێبێت و بەیانێت باش سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکە میوانی دووەممان لە ڕانیەوە سدیق عەلی کابەڕێزیان ڕۆژنامەنووسن کاک سدیق بەڕێزیشتان سڵاوتان لێبێ و سپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکەدا سەرەتای بەرنامەکە بە گرافیک دەست پێ دەکەین هەندێک زانیاری لەسەر بابەتەکە و لەسەر ڕۆژنامەنووسی لەسەر ئاستی جیهانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەخەینە ڕوو دواتر گفتوگۆی لەسەر دەکەین دەچینە گرافیکی یەکەم باس لە دۆخی ڕۆژنامەنووسان دەکات لە سەر ئاستی جیهانی ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور دەڵێت ژماری ئەو ڕۆژنامەنووسانی کە زیندانی کراون 533 ڕۆژنامەنووسن لە جیهاندا هەڵبەت کە دەڵێ زیندانیکردن واتە ئەوانی کە حکم دراون ئەگەرنا ڕۆژانە زۆرن کە ئەو ڕۆژنامەنووسانی بند دەکرێن بە کاتی دواتر ئازاد دەکرێن دەچینە گرافیکی دواتر لەو ژمارەی کە لە پێشوودا ئاماژەمان پێدا لەسەر ئەو پێشێلکاریانە یاخود ئەو بارودۆخی کە ڕۆژنامەنووسان لەسەر ئاستی جیهانی هەیەە و کە زیندانی کراون 110 ڕۆژنامەنووسیان لە وڵاتی چینە 62 ڕۆژنامەنووسیان لە بۆرما 47یان لە ئێران 39 ڕۆژنامەنووسیان لە وڵاتی ڤێتنام 31 ڕۆژنامەنووسیان لە بیلاڕووسیا ژمارەی ژنە ڕۆژنامەنووسە زیندانی کراوەکان 78 ڕۆژنامە نووسن کاک سمکۆ لە بەڕێستانەوە دەست پێ بکەم بەڕێستان وەکو لایەنی پەیوەندیدار وەکو سندیکا هەڵبەتەم ئامارانی کە ئاماژەمان پێدا زیاتر لەسەر ئاستی جیهانیە ئەگەر بینە سەر هەرێمی کوردستان بەڕێستان وەکو سندیکا چۆن لە بارودۆخی ڕۆژنامەنووسان دەڕوانن بارودۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینن بەڵێ ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسان هەمووکو ڕۆژنامەنووسێک و چاودێریشی لە تێڕوانینمان و تێگەیشتنمان بۆ ڕەوشەکە پێمان وایە ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان و ئازادی ڕادەربڕین بە شێوەی پێویست نییە بۆ بە شێوەی پێویست نییە لەبەر ئەوەی پێمان وایە کە ڕۆژنامەنووس با ئازادی هەبێ دەرفەتی دەرکردنی ڕۆژنامە بڵاو کراوە هەبێتن تەلەڤیزیۆندا بمەزرێ
بەڵام ڕۆژنامەنووس بە ئازادی ئەوەشی پێ بدرێ بە ئازادی خۆی ئەوەی کە دەیەوێ بڵاوی بکاتەوە بەڵام لە کاتێکدا کە زمانی ینی دڵنیایی پاراستنی ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستاندا وەکو پێویست نەبێتن ئێمە پێمان وایە ئازادیەکەش وەکو پێویست نییە و لە ڕابردوودا شایدی کۆمەڵێک ڕووداوی لەو شێوەینە لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان دەرگیر کراون هەڕەشیان لێکراوە و زۆر پێشتریش ڕۆژنامەنووسمان هەیە تیرۆر کراوە ئەمانە هەموو شایدی ئەوەنە ئازادیەکە فراهم کراوە شتەکان بڵاو بکاتەوە ڕێی خۆی دەرببڕێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا دواتر ڕوبەڕووی مەترسی دەرگیرکردن و ڕاودونان و هەڕەشە لێکردن بۆتەوە. باش کاکسم کۆ لە یاسای کاری ڕۆژنامەنووسیدا چۆن باز لە ڕۆژنامەنووس کراوە؟ لە یاسای کاری ڕۆژنامەگەری لە کوردستاندا کە یاسایەکی پێشکەوتووە یاسایەکی باشە و هەمیشە دەسەڵاتدارانی ئێمە لە بۆنەکاندا شانازی پێوە دەکەن یاسایەکە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووساندایە تا ئاستێکی زۆر باش بەوەی کە ڕۆژنامەنووس لە سەرکاری ڕاگەیاندن کاری ڕۆژنامەنووسی کە ئازادی ڕادەربڕیندا بە هیچ شێوەیەک نابێت دەستگیر بکرێ بەڵام لە پاڵ ئەوەشدا دەبینین دەستگیر دەکرێت ئێمە هەوڵمانداوە لێکۆڵینەوە لەوە بکەین هۆکار چییە کە لەگەڵ ئەوەشدا ئێمە یاسایەکمان هەیە یاسایەک کە لە پەرلەمان دەرچووە ڕێگا بەوە نادا کە ڕۆژنامەنووس دەستگیر بکرێت لەگەڵ ئەوەشدا دەستگیر دەکرێت هەندێک کەم و کورتی لە یاساکەتدا هەیە پێویستی بە هەموارکردنەوە هەیە بەڵام بەداخەوە مەترسێکی زۆر هەیە لەلایەن ڕۆژنامەنووسان و ڕای گشتیەوە مەترسیەکان ئەوەنە کە پێیان وایە ڕەنگە ئەگەر هەوڵ بدرێ ئەو یاسایە بخرێتە بەردەمی هەموارکردنەوەیە ئەو بڕە ئازادیەی کە لە یاساکەدا هەیە ئەوەش نەمێنێ نەک ئەوەی کە ئەو خەلەلانە چاک بکرێت چکە ئێمە لێرە و لەوێ دەبیستین بەڕاستی گلەیەکی زۆر هەیە لەوەی کە ئازادیی زۆر لە یاساکەدا فراهم کراوە ئەوە وای کردووە یعنی زێدەڕۆیەکی زۆر لە کاری ڕاگەیاندن لە دەربڕین لە خستنە ڕووی زانیاریەکان لە بڕاوکردنەوەی هەواڵ بە تایبەتی ئێستا کە مەسەلەی سۆسیال میدیا بە شێوەیەکی زۆر بەرفراوان گەشەی کردووە ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ ئەوەی کە بماخاتە بەردەم ئەوەی کە ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە بەڵام لێتان ناشارمەوە ئێمە هەموو خۆشمان وەکو سندیکای ڕۆژنامەنووسان و بەشێکی زۆریش لەو ڕۆژنامەنووسانەی کە لە کوردستاندا کار دەکەن ئەو مەترسی خۆیان نەشاردوتەوە هەر ئەوەش وای کردووە کە تا ئێستاکە دەست بۆ هەموارکردنەوەی یاساکە نەبردرێت. بەڵێ دەست خۆش کاکسم کۆ دەچمە لای کاکسدیق دووبارە سڵاو لێبێ بەڕێستان وەکو ڕۆژنامەنووسێک لە سنووری ئیداری ڕاپەڕیدا دیارترین ئەو پێشێلکاریانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت بە شێوەیەکی گشتی و بە دیاریکراوی لە سنووری ئیداری ڕاپەڕیندا زیاترە و پێشێلکاریانە چین کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت. سڵاو بۆیەوە بیانی ئەوە باش بیانی بینەرانی بەڕێستان باش هەڵبەت ئیداری ڕاپەڕێنیش هەر وەکو تەواوی هەرێمی کوردستان ئەگەر گرفتێک لە هەر شوێنێکی ئەو هەرێمە هەبێ بەتاکید لە دەبەرە ڕاپەڕێنیش هەیە بەڵام ڕۆژنامەنووسی ئەو سنوورە جوگرافیاش غەدری لێ کردووە بە حکمی دوورەدەستیمان لە شارە گەورەکان ڕۆژنامەنووسی ئێمە چەند جارێک مەسەلەن ڕوبەڕووی غەدر دەبێتەوە یەکێک لەو غەدرانەوەیە کە ناتوانێت بەشداری هیچ یەکێک لەو خول و دەورانە بکات کە لە هەرێمی کوردستاندا دەکرێنەوە بۆ پێگانی ڕۆژنامەنووس زیاتر زوومەکە لەسەر شارە گەورەکانە بەشداری بە ڕۆژنامەنووسی شارە گەورەکان دەکرێت کەمتر دەدرێت بە بەشداری ئەو خولانە بکەن یا کۆنفرانسانە. بەتاکید ئێمە لە ساڵی 2011 نوێنەرایەتێکی سەندیکا ڕۆژنامەنووسانمان هەبوو لێرە چەند جارێک داوامان کرد ئەو نوێنەرایەتێ بۆ ئەوی ببێ بە جۆرێک لە دامەزراوە لانی کەم
سیفەتی نووسینگەی بدەنێ بۆ ئەوی ئەو ڕۆژنامە نووسی لێرە مؤهلە بۆ ئەوی ببێ بە ئەندامی سندیکا بتوانێ ببێ بە ئەندامی سندیکا نین بەسیتر نمونە بە بەڕێزت بڵم ئەو ڕۆژنامە نووسی کە حەزی لێ ئابوونی مانگانە بدا کە ئەگەر 25,000 بێ پێویستە 50,000 سەرفکە بۆ ئەوی ئەو 25,000 بدات یعنی بچێتە لەقی سلێمانی یا لەقی هەولێر یا سەر بە هەلەقێکە لە پێناوی جێبەجێکردنی ئەرکەکانی بەرامبەر سندیکا کە ئابوونەیەەکە پێویستە 2 ئۆندی ئەو پارەی سەرف بکات جگەلەوە کە دەبینین کە زۆربەی زۆری ئیمتیازەکانی تری ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسان بۆ ڕۆژنامە نووسی ئەو شارە دوورە دەستانە نییە ئەمە کورسی خوێندنە ئەمە زۆرجار تەنانەت لە زەوی وەرگرتنیش پێم شک نایە هیچ ڕۆژنامە نووسێکی ئێرە کە ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسان بووبێ لە زەوی وەرگرتن مستەفید بووبێ و لایەکی دەکرابێتەوە بۆیە ئەگەر قسەکە لەسەر ئەوەیە ئایا ڕۆژنامە نووسی ئێرە تا چەند مەحرومە لە مافوو ئیمتیازی ڕۆژنامە نووس بە تاکیدی ئەو جۆرە مەحرومیەتەمان هەیە بەڵام ئەگەر بێ سەر ئازادی بیرڕا بەڵێ دواتر گەڕێمەوە لات بۆی کە بەسەر ماتێنە پەڕێ کاک سدیق ئەمێ ئەو پرسیارە ڕاستی کاکسمکۆ بکەم کاکسمکۆ کاک سدیق ئاماشە بەوە دەدا کاڵێ ئێمە دوورە دەستین هەر کۆنفرانس و هەر دەورێک کە دەکرێتەوە تایبەت بە ڕۆژنامە نووسان ئێمە لی بێبەشین ئێمە دوورە دەستین بۆچی هیچ دەورێکی ڕۆژنامە نووسی لە سنووری ئیدارە سەربەخۆکان ناکرێتەوە؟ بەڕاستی تەسەوڕ دەکەم ئەوان زیاتر پەیوەندیان بە لقی سلەیمانیەوە هەبێ وەک لەوەی کە پەیوەندیان بە لقی هەولێرەوە هەبێ دووش ئەنجومەنی سندیکای ڕۆژنامە نووسان بەڕاستی نووسینگەی تایبەتی بۆ نمونە لە کۆی و لە زاخۆ لە سۆران لەمانە دەکرێتەوە کۆنفرانس و دەوراتی تایبەت بە ڕۆژنامە نووسان دەکرێتەوە بۆ ڕۆژنامە نووسان لەوێ یاخودەوە تا زیاتر فۆکسەکە لەسەر شاری دووهۆک و لەسەر هەولێرە بەڵێ بەڵێ فەرموو قسەکە تاوکە زامن ویستم باسی ئەوەش بکەم بەڕاستی لە ڕووی کردنەوەی دەورات و پێگەیاندنی ڕۆژنامە نووسان و ئاگادارکردنەوەیان لە پێشاتە نوێیەکان و لە چۆنی تی خۆپاراستنی ڕۆژنامە نووسان لە کاتی ڕووداوەکاندا کە ئەمانە بەڕاستی بە شێوەیەک لە شێوەکان ئەرچی سندیکای ڕۆژنامە نووسانە و سندیکای ڕۆژنامە نووسان تەنسیقی هەیە لەگەڵ فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانی نێودەوڵەتی و لە ڕێگای ئەویشەوە ڕێکخراوێکەیە بە ناوی ڕێکخراوی سەلامەتی ڕۆژنامە نووسان و لێرانە نوێنەریان هەیە لە ئەنجومەنی سندیکاوە تا ئێستاکە ناوە چەند دەوراتی چیان کردوێتەوە تەنیا پەیوەندی بە چۆنیەتی خۆپاراستنی یان پاراستنی ڕۆژنامە نووسانەوە هەیە لە کاتی ڕووداوەکاندا بەڵام من بە ڕاشکاوی پێت بڵێم من بۆ خۆم وەکو سکرتێری لقی هەولێری سندیکای ڕۆژنامە نووسان زۆر مرتعنیم لەو دەوراتانی کە کراوەتەوە یان دەکرێنەوە وەکو پێویست نییە ئێمە دەکرێت کاری زۆر باشتر بکەین بۆ پێگەیاندن و ڕاهێنانی ڕۆژنامە نووسان بەڵام لەبەر ئەوەی لە کوردستاندا کاری ڕۆژنامە نووسی نەکراوە بە پیشە بەڕاستی ڕۆژنامە نووسان زیاتر لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ڕاستەوخۆ دادەمەزێن و ئەرک و کاریان پێدەست پێدرێت و زۆر جار سندیکای ڕۆژنامە نووسان وابی دەکاتەوە کە ئەرچی پێگەیاندنی کادیرەکانی ڕاگەیاندن ئەرچی کەناڵەکانی ڕاگەیاندن خۆیانە و ئێمە لە ماوەی ڕابردوودا زۆر کەناڵی ڕاگەیاندن کراوەتەوە بەر لەوەی ئەو کەناڵە دەست بەکار بێتن کادیرەکانی خۆی ڕاهێناوە و ڕاهێنەری لە دەرەوە هێناوە لەسەر لە هەموو ڕوویەکەوە ڕۆژنامە نووس ڕاهێنانی پێکراوە پێگەیەندراوە و لە بەرامبەر ئەوەشدا گرێبەستی لەگەڵ کراوە مەسەرەن من کەناڵ دەناسین کە کادیرەکەی ڕاهێناوە و گرێبەستی ئەوەی لەگەر کردووە دەبێت لانی کەم مەسەرەن بۆ ماوەی 5 ساڵ بەبێ قەید و شەرت ئامادە بێ خزمەتی ئەو کەناڵە بکاتن ئەوە یەکێکە لە گرفتەکان کە سندیکای ڕۆژنامە نووسان خۆی بە بەرپرسیاری یەکەم نەزانیوە پێگەیاندنی کادیران و ڕاهێنانیان و جارێکتر بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ئەنجام دەدرێت لە نێو دەستگاکانی ڕاگەیاندندا بەدڵنیاییەوە پێشێلکاریەکی دیکەیە کە کەناڵەکانی ڕاگەیاندن لە بەرامبەر ڕۆژنامە نووساندا دەیکەن ئێمە لە ماوەی ڕابردوودا خاڵێکمان جێگیر کرد
لە مەسلەی وەرگرتنی ئەندامان لە سندیکای ڕۆژنامەنووسان کە دەبێ هەر کەسێک کە دەبێتە ئەندام لە سندیکای ڕۆژنامەنووسان ئەبێ گرێبەستی کارکردنی هەبێ لەگەڵ ئەو کەناڵە ڕاگەیانەی کە ئیش تێدا دەکاتن. بەداخەوە ئێمە زۆربەی زۆری ئەو گرێبەستانی کە بۆمان دێن گرێبەستی وەهمینە، یعنی تەنیا بۆ تێپەڕاندنی مەرجی ئەندامەتیە و بوونە ئەندامە. لە کاتێکدا لەو گرێبەستەدا کۆمەڵێک مافی ڕۆژنامەنووس گێگیر دەکرێتن، هەم ئەو ئەرکانەی دەکەوێتە سەرشانی ڕۆژنامەنووسەکە دیاری دەکرێت و هەم ئەو مافانەی کە ڕۆژنامەنووس لەلایەن کەناڵی ڕاگەیاندنەکەەوە هەیەی ئەبێ پێی بدرێت دیاری دەکرێتن و لە کاتی جێبەجێنەکردنی ئەم گرێبەستە ڕۆژنامەنووس ئەتوانێت باتە بەر دادگاوە شکایەت بکە، بەڵام بەبێ بوونی ئەم گرێبەست ڕۆژنامەنووس ناتوانێت بە هیچ شێوەیەک نە لە ڕێگای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە و نە لە ڕێگای دادگاوە داوای مافەکانی خۆی بکە. ئەوە نەکرد لەو شتانی کە من باسم کرد تا ئاستی ئەوەی کە مەسەن زۆر جارێ ڕۆژنامەنووس دەردەکرێت لە کەناڵەکەی بەبێ ڕەچاوکردنی بژێ و ژیان و ئەو ماوەی کە ئەو ڕۆژنامەنووسە لەلای ئەوان کاری کردووە. ئەمە پێمان وایە ئەمە هەمووی لە چوارچێوەی گرێبەستێکی دان پێدانرا و سندیکای ڕۆژنامەنووسان یعنی ڕەزامەندی لەسەدا بێ و ڕوویەکی قانونی پتەوی هەبێتن دەکرێت زۆر لەو شتانی کە باسمانسەر هەڵبەت کۆپیەکی ئەو گرێبەستانە دەگەڕێتەوە بۆ سندیکا بۆ لای ئێوە کاتێکە سەیرێکی ئەو گرێبەستانە دەکەن ئەو خاڵانی دەخوێندنەوانێ هیچ هەڵوێستیەکتان نابێت بەرامبەر بۆ خاڵانی کە لە گرێبەستەکە داهاتووە؟ بەداخەوە گرێبەستێکی هاوشێوەی یەکتر یعنی یەکگرتو لە هەرێمی کوردستان پێڕەو ناکرێ. هەر کەناڵێک گرێبەستێکی بۆ خۆی دروستی کردووە و زۆر جار ئەو گرێبەستە هیچ بنەمایەکی قانونیشی نییە. ئێوە ناتوانن گرێبەستێکی وادا بیکەن بەمەش بەسەر دەستگاکانی ڕاگەیاندنەوە کە هەمویان ئەو گرێبەستە کەناڵەکە ڕاگەاند. گرفتەکە ئەخر ئەوەیە تاوەکو کاری ڕۆژنامەگەری لە کوردستاندا نەکری بە پیشەیی ئێمە ناتوانین ئەو مەرجە بسەپێنین. ئەوە سەپاندیشتان چۆن جێبەجێ دەکەی ناسەپێندرێ قورسە لەبەرەوەی ڕۆژنامەنووس لە پێناو دەستخستنی کارێک موچەیەکی مانگانە ئامادە بە هەر شێوەیەک بێ دەچێت لەو کەناڵی ڕاگەیاندنە کار دەکاتن بەبێ ئەوەی حسابی ئەوەی کردبێ ئایا ئەو مافانێک کە وەری دەگرێ ئەوەی کە بۆی دیاری کراوە لە ئاستی کارەکەی خۆیدایە یان لە ئاستی کارەکەی خۆیدانیا کاتێک کە بە پیشەی کرا من پێم وایە مەسەن بۆ نمونە پزیشکان ئەوانەی ئیشکاری سەیدەلی دەکەن یعنی بەبێ ئەوەی کە ئەندام نەبن لە سندیکاکەی خۆیان مەسەن ناتوانن ممارسەی کارە پیشەیەکەی خۆیان بکەن. بەڵام لە سندیکای ڕۆژنامەنووسان تا ئێستا ئەوە جێگیر نەبووە و نەسەسپێنراوە بۆ ئەوەی کەسێک کە ڕۆژنامەنووس بێ بە فەعلی و ڕاهێنانی پێکرابێەوە پێگەێنرا بێ و ئەندام بێ لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان جا مافی ئەوەی هەبێ لە کەناڵێکی ڕاگەیاندن ئیش بکاتن. بەڵێ دەست خۆش کاکسم کۆ با بگەڕێمەوە لای کاکسدیق وەڕێستان وەکو ڕۆژنامەنووسێک هەرێمی کوردستان تا چەند لەبار کە ڕۆژنامەنووسی نوێی تێدا پێ بگەێنرێت و کاری ڕۆژنامەنووسی تیادا بکرێت؟ بەتەکرێت ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستاندا فراهەمە ڕێخۆش کردووە بۆ ئەوەی هەر کەسێک بێ کاری ڕۆژنامەگەری بکە ڕێ بۆ خۆش بکرێ لانی کەم بواری پێ بدرێ. بەڵام سروشتی کاری ڕۆژنامەنووس وایە ینی لەناو باخچەیەکی پڕ لە گوڵدا کار ناکە. ڕۆژنامەنووس کار و پیشەکەی بریتە لە نزیک بوونەوە لە کێشە و جیرۆگرفت و تەنانەت شەڕ و زۆر لەو تەنگژانی کە دێنە پێشەوە بۆیە بە سروشتی کاری خۆی زۆر جار ڕوبەڕووی کێشە و گرفت دەبێتەوە لەوانێ ڕوبەڕووی ئازاردان ببێتەوە. بەڵام بە شێوە گشتەکەی ئەگەر باسی بکەی بوونی ئەو هەموو کەناڵ و هەموو پێشووتر هەموو ڕۆژنامە گۆڤارە نیشانی ئەوەیە کە ئازادی ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا تا ئاستێکی باش بەرقەرار ئەگەر
بابەتیانە قسە بکەین لێرە و لێرە پێشەلکاری دەبێت لێرە و لێرە ڕێگری دەبێت یان کار ئاسانی لەوانێ بۆ ڕۆژنامەنووسی دەستگایەک زیاتر بکرێ بەراورد بە ڕۆژنامەنووسی دەستگایەکی تر ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەدای ئیشکردنی ڕۆژنامەنووسەکە بەداخۆ قسەکانی کاکسم کۆ بە تەواوەتی نەگەیشتە من بەڵام ئەوەندەی کە من لێ حاڵی بووم باسی ئەوە کرد کە زۆر جار خول و دەورات دەکرێتەوە بۆ ڕۆژنامەز بتوانێت لە کاتی مەترسیەکاندا خۆی بپارێزێ گرنگە ئەو ئەکادیمیانی کە هەن ئەو پەیمانگە و کولیانی کە دانراون بۆ ڕاگەاندنکاران هەر بۆەوەندەوە نەوەستین چونکە زۆر جار دەرچوی ڕاگەاندنە و لە دایرەیەک تاعین بووە کە هیچ پەیوەندی بە ڕاگەاندنەوە نییە گرنگە ئەو خول و دەوراتانە بەردەوام بن سندیکای ڕۆژنامەنووسان جددیتر بێت ئیش لەسەر ئەو بکات کە ڕۆژنامەنووس پێ بگەێنێ لە پێنای ئەوەی کە ڕۆژنامەنووسەکە بابەتیانە کار بکە ئەو تەوەجوه و بیر و بۆچوونە سیاسی کە هەیەی کاریگەری لێ نەکات لە کاتی ڕۆماڵدا تۆ ناکرێت بێ لە شوێنێک کار بکەی تەنیا ناشرینیەکان پیشان بدەی و ناشکرێت بێت تەنیا جوانەکان پیشان دەی ڕۆژنامەنووسی بابەتی و ڕۆژنامەنووسەیە کە هەموو حقیقەتەکان وەکو خۆی بگەێنێ لەو حاڵتشدا کار ئاسانی بۆ دەکرێت ئێمە لەو سنوورەی خۆمان ینی ئەگەر بەراوردیکەی بە زۆر شوێنی هەرێمی کوردستان هەتا ئێستا هیچ ڕۆژنامەنووسێک لەو سنووری ئێمە نەکوژراوە کە ئەوە گرنگە کە سنوورێکی فراوانە هیچ ڕۆژنامەنووسێک ڕوبڕی حاڵەتی کوشتن نەبووتەوە لەوانەیە پێشێلکاری کرابێ بەڵام ئەو پێشێلکاریانە ینی حاڵەت بوون نەبوون بە دیاردا یان بیر و بۆچوونی کەسێک بووە کە ویستوێتی تونجیژی بەرام بە ڕۆژنامەنووسێک بکە سیاسەتی ئیدارەدانی دەوڵەت نەبووە لێرە ئەو کارە ئەنجام بدا یان دەسەڵاتی سیاسی ئیشی لەسەر ئەوە نەکردو ڕۆژنامەنووس ڕوبەڕووی ئەشکەنجە و ئازار و پەراوەستخستن بخاتەوە حاڵەت بووە وەکو باسم کرد بەڵام دەتوانم بەراوردی ئەوە بکەم کە تەباترین ڕۆژنامەنووسانی سنووری ئێمان تەنانەت ئەو کاتێک کە لایەنە سیاسەکانیش لە تەنگژە و کێشەی گەورەدا بوون ڕۆژنامەنووسەکانی ئێمە بە پەیامنیری تاوی کەناڵە جیاوازەکانەوە بەیەک سیارە دەڕۆیشتن بۆ ڕووماڵکردن کە ئەوە زایرەیەکی زۆر جوان بوو هەرێکەی سەر بە لایەنێکی سیاسی بەڵام لە کاری ڕۆژنامەگەریدا هەمووی بەیەکەوە بوو لە کارکردن وەرزشیان دانابوو بۆ هیوایی هەمیشە هەروە تەبابن و ئەو هاوکارانیش مەگەر بتوان ئەو گرفتە چارەسەر کە بۆی کە میوانەکان گوێبیستی قسەکانی یەکتر بن دەچینە گرافیکێکی تر کاک سدیق کاکسم کۆ دواتر گفتوگۆکانمان بەردەوام دەبێت ژمارەی ڕۆژنامەنووسە کوژراوەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی گیانی لە ساڵی 2022دا 57 ڕۆژنامەنووس کوژراون یان بڵێن شەهید بوون بەشی زۆری بۆ هۆی جەنگی ئۆکرانیاوە بوون لە ساڵی 2021دا 48 ڕۆژنامەنووس کوژراون لە ساڵی 2020دا 50 ڕۆژنامەنووس کوژراون کاکسم کۆ لە هەرێمی کوردستاندا ئەو ڕۆژنامەنووسانی کە لە بەرەکانی جەنگدا شەهید دەبن یا بڵێن دەکوژرێن و ئەوانەش کە بریندار دەبن ئایا چۆن قەرەبوو دەکرێنەوە؟ بەڵێ ئێمە بەپێی یاسای دوو یاسامان هەیە یاسای کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەم یاسایەدا بە شێوەیەک لە شێوەکان هەندێک شت جێگیر کراوە بۆ نمونە ئێمە دەستەیەکمان هەیە کە لە یاسای ڕۆژنامەگەری و یاسای تایبەتیشی پێدەرچووە لە پەرلەمانی کوردستان ئەویش یاسای سندوقی خانەنشینی ڕۆژنامەنووسانە بەنسبەت سندوقی خانەنشینی ڕۆژنامەنووسان کە کاتی خۆی دامەزرا بۆ ئەو ڕۆژنامەنووسانەیە کە بە ڕووداوێکی نەخوازرا و لە بەرەکانی جەنگ دەپێکرێن یعنی توانای کارکردنیان نامینێ یان لە ڕووی تەمەنەوە پێویستیان بەوەیە کە خانەنشین بکرێن ئەبێ لە ڕێگای ئەو سندوقەوە وەکو سەر خانەنشینانی دیکەی ڕسمی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەبێ موچەی خانەنشیان بۆ ببڕێتەوە بەڵام بەداخەوە ئەم سندوقە هەر لە سەرتاوە بە شێوەیەکی ئیفلیز لەدایک بوو و ئێستاش سندوقێکی مردووە و هیچ سنگاوێکیش نەنراوە بۆ ڕاستکردنەوەی یاساکە یان بۆ بوژاندنەوەی سندوقەکە ئەمە خاڵێکیان
خاڵی دووەمیان ئەوەیە کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەو ئیمکانیەتە مادەی لە بەردەستیەتی چەند دەتوانێت یارمەتی ئەو ڕۆژنامەنووسانە بداتن کە پێویستیان بە هاوکاری مادی هەیە جا ئەمە سەبارەت بەو ڕۆژنامەنووسانە بێت کە لە بەرەکانی جەنگ زامدار دەبن پێویستیان بە چارەسەر دەبێت لە ناوەخۆی هەرێمی کوردستان یان لە دەرەوەی کوردستان. بەداخەوە سندیکای ڕۆژنامەنووسان لەم بوارەشدا هەر هیچی نەکردووە و من لەو ماوەی ڕابردوودا بیستم کە لە سندیکای ڕۆژنامەنووسانی عێراقی کە سندیکایەکی فعالترە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان توانیوێتی زۆر ئیمتیازات بۆ ڕۆژنامەنووسان دەستەبەر بکاتن وەک مەسەرن لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراقی ڕێککەوتووە هەرکە ڕۆژنامەنووسێک پێویستی بە چارەسەر یاخود نەشتەرگەری هەبێ لە نەخۆشخانەکانی عێراقیە بە بێ بەرامبەر چارەسەر بکرێن و نەشتەرگەریان بۆ بکرێتن. ئێمە لە ڕابردوودا زۆر زار ئەو بیرۆکانەمان هینا پێشەوە کە ئێمە چۆن زیاتر لەوەی کە هەیە بتوانین خزمەتی ڕۆژنامەنووسان بکەین بەڵام بەداخەوە هیچ هەنگاوێکی فعلینەوە یعنی ئەوە چیش نەبوو. یعنی وەڵام دانەوەیەکی ئیجابیش نەبووە لەبەرەوەی دەمەوێت بەڕاستی لەوەیە باسی نقطەیە بکەم کە ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسان هەم سندیکا و هەم ڕۆژنامەنووسانمان خستێتە بەردەم ئەگەرێکی نەخوازدا و ئەویش ئەوەیە خەڵکێکی زۆر بۆتە ئەندام لە سندیکاوە خەڵکێکی زۆر بە ناوی ڕۆژنامەنووسی و ممارسەی کاری ڕۆژنامەنووسی دەکا ئەمە هەمووی بووە بەبار بەسەر ئێمە و بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە و نازانین ڕۆژنامەنووسی فعلی چێیە بۆیە زۆر لە ڕابردوودا ڕێزێکە بوو ئێمە کە دەچوینە شوێنێک و باسی ڕۆژنامەنووسیمان دەکرد هەرسمان دەکرد هەیبەتێکەیە بەڵام بەداخەوە لەم دوایانەدا بەڕاستی بەهۆی ئەو بێسەروبەریەی کە دڵی ئەندامێکی زۆر هەڵبەت کاتێکە ڕۆژنامەنووسێک دێ بە ئەندام لە سندیکا ڕۆژنامەنووسان دەبێت کۆمەڵی مەرج و پێوەەر هەبێت لەو کەسەدا ئەو کاتە مافی ئەندامەتی پێ بدرێ مەرج و پێوەرەکان چین و ڕۆژنامەنووسێک چۆن دەتوانێت بێتە ئەندام لە لای ئێوە یان لە سندیکا ڕۆژنامەنووسان بەگشتی. بڵێ من ئەگەر باسی ئەندامەتی بکەین بەڕاستی بە دەبێ باس لە دوو قۆناغ بکەین. قۆناغی سەرەتای دامەزاندنی سندیکا قۆناغێکی زۆر بێسەروبەر بووە لە وەرگرتنی ئەندامان لە ڕەچاو نەکردنی پێوەرەکانی وەرگرتنی ڕۆژنامەنووس و تعریفکردنی ڕۆژنامەنووس چێە دواتر بە شێوەیەکی کە بڕێک زەبت کرا پێوەرەکان بە شێوەیەکی گشتی بەو شێوەیە کەسێک بە فعلی دەبێت لە کەناڵێکی ڕاگەیاندن ممارسەی کاری ڕۆژنامەگەری بکاتن و لەو دەستگای کە کاری تێدا دەکاتن ناونیشانێکی ڕۆژنامەنووسی هەبێ کە نزیکەی 12 ناونیشانمان هەیە ئێمە لە یاسا سندیکای ڕۆژنامەنووساندا تەسپیت کراوە دوو ئەو کەسە ئەبێ گرێبەستی فەرمی هەبی لەگەڵ ئەو دەستگای ڕاگەیاندنە و بەشێک لەو بەرهەمانەی کە کاری ڕاگەیاندن کردوویەتی لە نێو فایلێک ئامادەی دەکاتن داواکاریەک پێشکەشی سندیکای ڕۆژنامەنووسان دەکات و سندیکای ڕۆژنامەنووسان بە چاوخشانەوە ئەوە جگەلەوەی کە دەبێت پشتگیریشی ئەو شوێنەش بێنێک کە کاری لێ دەکاتن ئەمانە بنەمای ئەساسین بۆ وەرگرتنی کەسێک لە وەکو ئەندام لە سندیکای ڕۆژنامەنووسان خاڵێکی تریش بەڕاستی ئەمەوێ ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە ئێمە ئێستا لە خولی دووەمی وەرگرتنی ئەندامیەتی سندیکا مەرجێکی تکەمان ئیزافە کردووە چکە لە یاساکەدا دەڵێ کەسێک کە دەبێتە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسان نابێ فەرمانبەر بێ ئێمە ئێستا کە تەعهودی کاتب عەدلیشان پێ دەکەین دەبێت لە دادنووسیە پاکانەیە بێنێ کە لە هیچ یەک قوتابی نیە دوو و لە هیچ فەرمانگەیەکی حکومیە فەرمانبەر نییە ئەوەی کە دەیکات تەنیا کاری ڕۆژنامەگەریە ئەوانە پێوەریێسان بەڵام لەگەڵ ئەوەشدا دیسانە کە ئێمە نەمانتوانیوە وەکو پێویست ئەوەی کە بە فعلی ڕۆژنامەنووسە ئێمە ئەوانە بکەینە ڕۆژنامەنووس و لەبەر ئەوەی دەستگاکان زۆر جار پشتگیری دەدەنە کەسانێک کە ڕۆژنامەنووس نینە و ئێمە ناسین وەکو پۆلیس تحقیق لەوە بکەین ئایا فعلەن کەسەکە ڕۆژنامەنووسیاندا هەموو ئەم خاڵانی کە ئاماژەت پێدا هەر لە ڕێکاریەکان هەم لە پێوەرەکاندا بەکات ماوەی چەندی پێدەچێت بۆی کە ڕۆژنامەنووسێک بێتە ئەندام لە سندیکا لە ڕووی قانونیەوە بە پێی یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەبێ لە ماوەی مانجێکدا جواب بدرێتەوە بەڵام بەداخەوە ئێمە ئەوەش جێبەجێ ناکرێت وەزاری وایە فایلمان بە ساڵ لەکن بووە
بەساڵ لەکن بووە و نەبووتە خۆ کەسەکە دەتوانێت سێشتن شکات کە بە پێی قانون یعنی دەو کات و ئەگەر جواب نەدراوە ئۆتۆماتیکیان کەسەکە ئەبێ بە ئەندام ئەژمێردرێ کەسی ئەمانە هیچی شوێنی خۆی نەگرتووە و خۆی جێبەجێ ناکرێتن بەداخەوە. کاک سدیق بێمە لای بەڕێزت سەبارەت بە ڕۆژنامەنووسانی جەنگ. ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕۆژنامەنووسانی جەنگمان هەیە یاخود ئەو ڕۆژنامەنووسانی کە لە کاتی جەنگەکاندا دەچن بۆ بەرەکانی جەنگ. ئایا بە فعلی ڕۆژنامەنووسی تایبەت بە جەنگن یاخود ئەوە تا ڕۆژنامەنووس پێویستە دەوراتی تایبەتی بینی بێ بە جەنگ ئەو کاتە بتوانێت و بڕوات بەشداری بکات لە جەنگدا و بتوانێت ڕۆماڵی بابەتێک بکات؟ ئەگە حسابی دەبەرەکەی خۆمان بکەم دەتوانم زۆر بەڕاشکاوی بەڵام هیچ ڕۆژنامەنووسێکی ئێمە بەشداری هیچ یەکێک لەو خولانەی نەکردووە بۆ ئەوەی بتوانێت لە کاتی نزیکبوونەوە لە جەنگ و پرشکی ئاگری جەنگ خۆی بپارێزێ. ئەگەر خول و دەورات لە شوێنی تر هەبوو بێ منەوە نازانم بەڵام لە سنووری ئێمە ئەوە نەبووە. لە ئەکادیمیاکان هەتا ئێستا منهەجێکی تایبەت نەبوو بۆ ئەوەی کەسی ڕۆژنامەنووس بتوانێت لەو حاڵتانە خۆی بپارێزێ. من پێم خۆش بوو لەسەر ئەو بابەتی سندیکا قسەیەک بکەم کە لەگە کاکسم کۆ باست کرد. سندیکا ڕۆژنامەنووسان بەڕاستی پێویستی بە هەندێک هەنگاوی گوێرانە هەیە وەکو چۆن جەستەی مرۆڤ بەگە تەشبیهات نەکە ڕۆژانە خانی لە ناو دەچێ و خانی نوێ دروست دەبێ. سندیکا ڕۆژنامەنووسانیش گرنگە چاوێک بە ئەندامەتی دابەخشێنێتەوە بورە. زۆرتر دەبینی ڕۆژنامەنووسێک کە لە ساڵی نەوەتەکان کۆمەڵێک بابەتی لە گۆڤار ڕۆژنامەکان بڵاو کردوتەوە هەتا قامی قیامەت ئەندامی سندیکا بێ بەڵام پیامنێرێک کە بە فعلی خەریکی ڕووماڵی کاری خۆیەتی هەتا ئێستا ناتوانێت بێ بە ئەندامی سندیکا. ئەوە چۆن دەکرێت مەسەلەن من لە بەرەوەی لە نەوەتەکان نووسەر بووم ئێستا ئەندامی سندیکا ڕۆژنامەنووسان بەڵام ئەو مەسەلەن تعقیدات و کۆمەڵک گرفتی بۆ دروست بکرێ یان وەکو گوتم جوگرافیا قەدری لێ بکات لەوەی کە نەتوانێت بێ بە ئەندام. بۆ زۆر گرنگە چایەک بۆ بابەتە دابەخشەندرێتەوە کەسێک کە بە فعلی ڕۆژنامەنووس نییە ئیتر ناوی هەر ناوێکی لێ بنێن خانەنشینکردنە یان هەر سیفەتێکی دیکەیە بدرێتە پاڵ بکرێت سندیکا خۆی نوێ بکاتەوە ئەندامەتی ئەپدەیت بکاتەوە ژمارە ئەندامەکانی بەو جۆرە نەبێ هەرچی هات هەر بێ بە ئەندام و تەراکومێک دروست ببێ کە سبەینێ ژمارەی ئەندامانی سندیکا ڕۆژنامەنووسان نزیک بێتەوە لە ژمارەی دانیشتوان. زۆر گرنگە سندیکا بیرێک لەو بابەتەش بکاتەوە. بەڵێ دەست خۆش کاک سدیق هەڵبەت کاکسم کۆش تا ڕادێک لەگەڵ قسەکانی بەڕێستا بۆ هەماش ئاماژەی پێکرد هەم لە پێوەرەکان هەم لە ڕێکاریەکان لە ئەوەی ڕۆتیناتەکە کە ماوەیەکی زۆر دەخێنێ. دەست خۆش کاک سدیق دەچینە کۆتا گرافیک بە ئاماژەی پێ بدەین و دواتر گفتوگەکانمان بەردەوام دەبێت. ڕۆژنامەنووسان لە عێراق و هەرێمی کوردستاندا کە داتایەکی ڕسمی لە سەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق تا ئێستا بوونی نییە 28 دەی 2022 کۆنسوڵی ئەمریکا لە هەولێر دەڵێت نیگەرانی لە دۆخی ڕۆژنامەنووسان. کاکسم کۆ ئەگەر من پرسیار لەوە بکەم کە ئایا کێن ئەو کەسانەی کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکەن؟ چەند جۆرە پێشێلکاریەک هەیە ئەوە لەسەر ئاستی هەموو دنیا و هەرێمی کوردستانیش بەدڵنیاییەوە بەشێکە لە بازنەیە و ئەبێ ئەوەش بڵین خۆرهەڵاتی ناوەڕاست یەکێکە لە ناوچە هەرە گەرمەکانی یان هەرە لە پێشەکانی پێشێلکاری ڕۆژنامەنووسی بەدڵنیاییەوە هەرێمی کوردستانیش ئەکەوێتە ناو ئەم بازنەیە. یەکێک لە پێشێلکاریەکان ئەوانە کە لە کاتی ڕووماڵی ڕووداوێک یان لە بەرەکانی جەنگ یان لە شوێنی شترا کە شتێک ڕوودەدا ڕۆژنامەنووس هەوڵی ڕووماڵکردنی بەڕاستی چکارچی ڕۆژنامەنووس گواستنەوەی زانیاریە لەو شوێنانە ئیدی پێشێلکاری بەرامبەر دەکرێت و ڕێگری دەکرێتن کامیرەکانیان لێ دەستیندرێ دەستچێندرێ ئەمە لە چێ دەیکە بەدڵنیاییەوە ئەو دەستگا پۆلیسیە ئەمنیانە دەیکەن کە لە نزیکی ڕووداوەکانن. جۆرێکی تر لە پێشێلکاری ئەوەیە بەڕاستی بەخۆ دەزانی لە وڵاتێکدا کە گەندەڵی هەبێ یعنی ناقانونی هەبێ نادات پەروەری هەبێ
من پێم وایە یەکێک لە ئەرکەکانی ڕۆژنامەنووس تیشی خستنە و باسکردنی ئەو گەندەڵیە و ئەو بێسەروبەری و ئەو نائارامیەیە کە لە وڵاتەکەیدا هەیە. بۆیە زۆر جار لەو حاڵەتەشدا ڕۆژنامەنووسان لەلایەن بەرپرسانەوە پێشێرکاریان بەرامبەردا دەکرێت. بەڵێ دەکرێت دەستکەوتنی زانیاریەکان یان دەست نەکەوتنی زانیاریەکان هەڵبەت یاسایەک هەیە تایبەت بە دەستکەوتنی زانیاریەکان، بەڵام لە هەرێمی کوردستاندا تا چەند ئەوە پێڕەو کراوە کە ڕۆژنامەنووسان بتوانن بە ئاسانی زانیاریەکانیان دەست بکەوێت. لە کاتی دەست نەکەوتنی زانیاریەکان ئەمەش بۆ خۆی جۆرێک نیە لە پێشێلکاری؟ بەداخەوە من زۆربەی قسەکانم لەسەر ئەوە بوو، هەمووی ئەوە بوو کە زێبەجێ نەبووە، نەچەسپاوە، لە بەرچاو نەگیراوە. بەداخەوە یاسای بەدەستێنانی زانیاریش وەک باقی شتەکانی تر کە باسم کرد یاسایەک بوو بە مردووی لەدایک بوو تا ئەم دەقیقەیەش جێبەجێ نەکراوە. ئەگەر سی زۆر جار قسەی لەسەر دەکرێت باز دەکرێت ڕۆژنامەنووسان تا بەم دواییە بەڕاستی داوایان تۆمار کرد لەسەر یعنی پێشێلکردنی ئەم یاسایەوە جێبەجێ نەکردنی. لەگەڵ ئەوەشدا لایەنی پەیوەندیدار زۆر زادێتەوە سەرهێڵ و ئەڵێن ڕێنمایی پێویست دەردەکەینوانە، بەڵام بەڕاستی بەدەستێنانی زانیاری لە ڕێگای ئەم یاسایەوە تا ئێستاکە لە خانەی نەبووندایە. باشە کاک سودیق، بەڕێستان وەکو ڕۆژنامەنووسێک چەند جار دووچاری ئەوە بوونەتەوە یاخود ئەوە بووەتە گرفت لە بەردەمکاری ڕۆژنامەوانی ئێوەیە کە هەوڵتان دابێت زانیاریتان لەسەر بابەتێک دەستکەوت بێتتر بابەتەکە هەرچیەک بێ، بەڵام لایەنی پەیوەندیدار ئامادە نەبوو کە زانیاریەکانی خۆیتان پێ بدە بۆی کە ئێوە بیکەن بە بابەتێک و زانیاریەکان بگەێنن بە هاوڵاتیان؟ ئەگەر بە دروستی پەنجەرە سەبرینەکان دابنین ئەو دابەشبوونە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ڕەنجی داوەتەوە بۆ دابەشبوونی ڕۆژنامەنووسەکانیش. ڕۆژنامەنووس تا ئێستا ناتوانێت خۆی لە قەید و بەند و بیرروبۆچوون و سیاسەتی حیزبەکەی ڕزگار بکە و ڕۆژنامەنووسانە پیشەیانە کار بکە. ئەنی بەداخۆ ئێمە یەکەمین ڕۆژنامەمان کە دەرچووە ئەهلی بووە، ئێستا کەناڵێکی ئەهلی شک نابی، ئەوەی کە هەیە دابەش بوون بەسەر لایەنە سیاسەکاندا. وەکو چۆن لایەنی سیاسی ناکۆچی و کێشەی هەیە ڕۆژنامەنووسەکەش بە هەمان شێوە دەکەوێتەژە کاریگەری و ناتوانێت لەوە لابدا کە لەوە لایدا لەوانەیە دەستگاکەی کە سەر بە حیزبێکی سیاسی ئیزنی بدا و ئیشەکەی لێ وەربگرێتەوە. زۆر جاریش بەهۆی ئەوەی کە ڕۆژنامەنووس شاشەیەکی گەورەی بێچەکە یەکسەر بۆ کەپکردنەوەی کۆمەڵێک شت پەلامای ڕۆژنامەنووسەکە دەدرێت و ئازار دەدرێت و دوور دەخرێتەوە یان تووشی گیر و گرفت دەکرێت. ئەنی ئەوە شتێک نییە بتوانین حاشایی لێ بکەین. ئەو حاڵەتانە هەبووە، بەڵام شوێن بۆ شوێن کەس بۆ کەس هەڵبەت فەرقی و جیاوازی هەیە، یان زۆر شوێن مەسەلەن لەوانەیە لە تەنگژەکان دوورتر بۆ بن. هەندێک شار هەن کەمتر لە شەڕ نزیکن لەوانێ ڕۆژنامەنووسەکانیان ئاسوودانەتر بتوانن کارەکانیان ئەنجام بدەن. من وەکو خۆم نزیک 10 ساڵێک دەبێت لە کاری ڕۆژنامەگەری وەکو کار دابراوم، بەڵام ئەو کاتە بەڕاستی هەستم دەکرد کە کار ئاسانی زۆر دەکرێت. ڕۆژنامەنووس ڕێز و تەقریرێکی باشی لێ دەگیرە، هەر ئەوەندە باجی دەستگاکە دەرهێنا بە کار ئاسانی بۆ دەکرا. ئێستا یاسای پێدانی زانیاری هەیە، فەرمانبەری حکوومەت فەرمانبەری تایبەتمەند زانیاری لەسەری نییە. دەورێژی بۆ نەکراوەتەوە پێی بگوترێت کە تۆ مختصی لەو مەجالە یان بەرپرسی لەوەی کە زانیاری بدێ بە ڕۆژنامەنووس کام زانیاری پێدەی کامی پێنادەی هیچ دەورەیەک بۆ کارمەندی حکوومەت نەکراوەتەوە، بۆ بەڕێوەبەری فەرمانگەکان نەکراوەتەوە. لە ناو زۆربەی دەستگاکانی حکوومەتدا ڕاگەاندن هەیە، کارمەندی ڕاگەاندن هەیە کەچی ئیشیان بۆتە ڕووماڵی هەواڵەکانی بەڕێوەبەری دایرەکە بەڕێوەبەری دەستگاکە بە کامێرێکەوە بە دوای کەسی یەکەمی دەستگاکەون و چالاکیە ڕۆتینی ڕۆژانەکانی بڵاو دەکەنەوە. جگە لە پێشێلکاریەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کە کاکسمکۆ ئاماژەی پێدا لەگەڵ نەدانی زانیاریەکان جگە لەمانە ئێوەکو ڕۆژنامەنووسێک لە ئەزمموی کارکردنی خۆتاندا لەلایەن هاوڵاتیانەوە تا چەند پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە. ڕەنگە هەندێک جار هەر بە نمونە لە کاتی خۆپشاندانەکانە کاتێککە خۆپشاندان دەکرێت هاوڵاتیان بڕیار لەسەر ئەوە دەدەن کە چ کەناڵێک بتوانێت ڕۆماڵی کا قسە بۆ کام کەناڵەکە بۆ کام کەناڵی ناکە. ئەمەش بۆ خۆی جۆرێکی تر نییە لە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان؟
بەتاکیت بەڵام زۆر جار وەکو گوتم ڕۆژنامەنووسی دەکەوێتە ژێر کاریگەری هەندێک شت کە حەق نییە بکەوێتەوە ژێر ئەو کاریگەریانە بۆ زۆر جار بەدەست ناوی سنوورێک شارێک لە کەدار دەکرێت دەستگایەکی ڕاگەاندن دێوێ بۆ نمونە لە لادەیەکی دوورەدەستی ئێرە کەسێک لەوانەیە تونند و تیژی لەگە کرابێ ڕاستە خۆ دەڵە لە ڕانیە فلان کەس بیان فلان شخصە بە کۆمەڵێک ناو بە هەندێک زار بە پیت هەندێک زار بە ئوسلوبیکە یعنی تاکە تونند و تیژیە کە کراوە لێ دەکەن بە 12 تونند و تیژی و هەمووشی بۆ نمونە دەگەڕێنەوە بۆ سەر شاری ڕانیە لەو حاڵەتە پامنێری ئەو دەستگایە کە بێتە ناو تەجەموعێک کۆبوونەوەیکی جەماوەری ناو شاری ڕانیە بەتاکێت خەڵکەکە حماسەتێک دەیگرێ و لەوانەیە بە زۆرێک لە زۆرەکان بیانێ ئینتیقام بکەنەوە بۆچی تۆ هاتی گرفتی کە لە شوێنێکی زۆر دوورە دەست ڕوویداوە دەتێ بیسەپێنی بەسەر خەڵکی ڕانیەدا زۆر شار و شارۆسکەی دیکەشمان هەن کە بەداخەوە ڕاگەاندن وای لێکردوون کە خەڵکێک کاتێک دەیەوێت سەردانی ئەو شوێنانە بکە بە حەزەڕێکەوە دەچێت ئەوک هەندێک ڕۆژنامەنووسن کە هەست بە بەرپرسیارەتی ناکەن بەداخەوە مەبەستیانەکەم بۆ نمونە یان لە نەتیجەی تێنەگەیشتن و نەشارەزاییان دانێ سمعی شارێک شوێنێک لە کەدار بکەن لەو حاڵتاندا من بینیمە ئەو ڕۆژنامەنووسیا و دەستگای ڕێگەی پێ نەدراوە بێتە ناو کۆبوونەوە جەماوەریەکان من ناڵم حەقی خەڵکەکەیە بەڵام ئەگەر ئەو ڕۆژنامەنووسە بتوانێت خۆی لەو قەید و بەندە سیاسی و حزبی خۆی ڕزگار بکە و ڕووماڵێکی بابەتیانە بکە بەتەکیت پێم وانە هیچ کەسێک لە خەڵکی کورد زیاتر ڕێزی ڕۆژنامەنووسی گرتبێ هەمیشە خەڵکی ئێمە ینی باوەشی کراوە بۆ ڕۆژنامەنووسی بیانی بۆ ڕۆژنامەنووسی خۆمان بەس لە حاڵەتی ئاوادە زۆر جار کەسێک کە نازانێ یا ڕۆژنامەنووسەکە زۆر جار وەکو گوتم هۆکارە حاڵەت بووە بەڵام خۆشبەختانە نەبوو بە دیاردە نەبووە بە شتێک کە ئێمە لێ بترسین. بەڵێ دەست خۆش کاک سەدیق بگەڕێمەوە لای کاک سمکۆ کاک سمکۆ هەڵبەت کاتمان کەماوە پێم خۆشە ئەو کاتێک کەماوە تەرخانی کەین بۆ ڕۆڵ و ئەرکی سندیکای ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی گشتی تایبەت بە ڕۆژنامەنووسان لە کاتێکدا کە پێشێلکاریەک بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێ سندیکای ڕۆژنامەنووسان تا چەند پاڵپشتی ڕۆژنامەنووسانە تا چەند دەتوانێت مافی ڕۆژنامەنووسان وەربگرێتەوە ئەمە لە حاڵەتێکدا ئەگەر ڕۆژنامەنووسەکە ئەندام بێت ئێوە دەتوانن پاڵپشتی بکەن و مافی وەربگرنەوەی یاخود ئەوە تا ئەگەر ئەندامیش نەبێت تەنها ڕۆژنامەنووس بێ ئێوە پاڵپشتی دەکەن. بەدڵنیاییەوە سندیکای ڕۆژنامەنووسان بێ قەید و شەرت لە هەموو دۆخێکدا ئەبێ پشتیوانی ڕۆژنامەنووسان بێ بەمەرزێک لە چوارچەوەی کاری ڕاگەیاندن و کاری ڕۆژنامەنووسی بێ کەواتە مەرجنی ئەمە یەکیان دوو ئێمە یاسامان هەیە و دادگا هەیە یاسا هەیە و دادگاش هەیە و ئێمە ناتوانین دەست بخینە ناو کاروباری دادگا و من پێم وایە دەسەڵاتەکان لێکتری جیاکراونتەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە کاری ڕاگەیاندن دەگوترێت دەسەڵاتی چوارەم بەڵام دەسەڵاتی دادوەری ئەوەی خۆی بەڵام ئێمە لەو شوێنانە تەدەخل دەکەین ئەگەر ڕۆژنامەنووسێک لە سەسکاری ڕۆژنامەنووسیە بە پێی یاسای ڕۆژنامەگەری هەڵسوکەوتی لەگەڵدا نەکرێتن ئێمە داوا دەکەین لە ڕێگەی پارێزەرەوە بەڕاستی یاساکەی مادەکەی بۆ بگۆڕدرێ بەوەی کە ئەبێ بە پێی یاسای ڕۆژنامەگەری هەڵسوکەوتی لەگەڵدا بکرێتن بەڵام بەداخەوە ئێمە یەکێک لە گرفتە هەرە گەورەکانمان کە ڕوبەڕووی دەبینەوەی کە پەیوەندی بە دادگا و سندیکاوە هەیە ئەویش ئەوەیە زۆر جار ڕۆژنامەنووس دەرگیر دەکرێت بە پێی یاسای سزادانی عێراقی یان یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی یان هەر یاسایەکی تر لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت کە پێمان وایە ئەمە پێچەوانەی یاسایە و ناگونجێتن و سندیکا شێلگیرانە کار بۆ ڕاستکردنەوەی ئەو ڕێڕەوانە دەکاتن کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەگیرێتە بەر لەگەڵ ئەوەشدا ناوە ئەگەر هەرز بکرێتن کە بەڕاستی پێشێلکاریەکان ڕوو لە هەڵکشانن وەرزیادیان کردووە و مەترسیدارن وەک ئەوەی کە تازە بە ڕێزت ئاماژت پێدا مەسەرن لە ڕێگەی ئاگادار بوونەوە لە ڕێگای قونسوڵیەی مەسەرن ئەمریکا کە نیگەرانە لە ڕەوشی ڕۆژنامەگەریەوە ئێمە بۆ خۆشمان و کورسندیکا ئاگاداری ڕاو بۆچوونی ئەمریکان لە ڕێگەی قونسوڵی یەکەیەوە لە هەولێرەوە کە زۆر نیگەرانن لە ڕەوشی ڕۆژنامەگەری کە لە کوردستاندا هەیە و پێیان وایە پاشەکشەیەکی جدی هەیە و بەوردیش چاودێری بارودۆخەکە دەکەن
بۆیە ئێمە بە ئەرکی خۆمان زانیوە زۆر جار سەردانی لایەنی پەیوەندیدارمان کردووە وەزارەتی ناوخۆ بوو بێ ئەنجومەنی وەزیران بوو بێ جێگری سەرۆکی حکوومەت بوو بێ سەرۆکی هەرێم ببێ ئەو مەترسیانە یان ئەو تێبینی و تێگەیشتانەی کە هەمان بووە خستومانەتە ڕوو ئەوان بەدڵنیاییەوە هیچ لاریەکیان نییە لەوەی کە هەڵوەستە بکرێن و هەوڵ بدەن پێشێلکاریەکان نمێنن و ڕەوشەکە باشتر بێ بەڵام ئەمە دەمێنێتەوە سە پراکتیک دواتر دەبینینەوە شتێک لە بارودۆخەکە نەگۆڕەوە. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاکسم کۆ زۆر سپاس مادوومان کردی بە هیوای کاری زیاتر و بەردەوامی زیاتر و بەردەوامی زیاتر لەگەڵ ئەوەشدا ژیانێکی باشتر و فراهەم بۆ ڕۆژنامەنووسان لەسەر ئاستی جیهانی و بە تایبەت لەسەر ئاستی هەرێمی کوردستان. سپاس بۆ ستمکۆ عەبدولکەریم کە بەڕێزیان سکرتێری لقی هەولێری سەندیکای ڕۆژنامەنووسانە، سدیق عەلی کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا بوو. کاکسم کۆ لە هەولێرەوە سپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرما بوون. کاتێکی خۆش بۆ ئێوە، خواتان لەگەڵ.